بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی گفتوگۆ بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە تەوەری ئەم بەرنامەمان پرۆژەی داهاتووی کورد لە عێراقدا چی دەبێت وا دیارە کە لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کۆمەڵێک زنجیرەیەک ڕووداو بەسەر هەرێمی کوردستاندا هاتن کە پێگەی کوردیان لەسەر ئاستی هەرێمی و وڵاتانی ئیقلیمەوە لە ناوخۆی عێراقیشدا تا ڕادەیەکی زۆر بەرەو ئاستێکی دابەزین بردووە. کورد لە داهاتوودا لە عێراقدا چۆن مامەڵە دەکات؟ ئایا کورد دەتوانێت وەکو ئەو کاتانەی بەر لە ڕیفراندۆم کە لەگەڵ حکوومەتی عێراقی و لەگەڵ سەرکردە سیاسیەکاندا دەنیش دەتوانێت بە هەمان شێوە مەرج بۆ داواکاریەکانی دابنێت؟ هەروەها پێکهێنان و گۆڕانکاریەکان کە لە ئەم هەڵبژاردنەی کە لە داهاتووی عێراقدا دێنە ئاراوە چەند لیست و بە ناوی جیاواز و کۆمەڵێک لیست ئیتلاف و خەوارەیان پێکهێناوە، ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان دەبێت وە کورد پێویستە چۆن بەشداری لە پرۆسەی سیاسی لە عێراقی داهاتوودا بکات؟ ئەم تەوەرە گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین بە میوانداری هەریەکە لە بەڕێز مامۆستا ناسیخ شێخ محەممەد بەرزنجی چاودێری سیاسی لە ئستودیۆکانمان لە شاری سلێمانی. مامۆستا گیان سوپاس بۆ بەڕێزتان. هەروەها لە شاری هەولێرەوە بەڕێز پێشڕە وەیسی چاودێری سیاسی لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ بەڕێزتان کاک پێشڕە و کە بەڕێزتان ئامادەبوون لە سودەکانمان لە شاری هەولێرەوە. مامۆستا گیان دەمەوێت لە بەڕێزتانەوە دەست پێ بکەم. داواکاریەکانی کورد، پرۆژەی داهاتووی کورد دەبێت لە پرۆسەی سیاسی لە داهاتووی عێراقدا چی بێت وە کورد دەتوانێت بە نمەتی جاران لەگەڵ بەغداد قسە بکات؟ بەناوی خۆی بەخشندە میهرەبان، سوپاس بۆ سازدانی ئەم دەرفەتە. دیارە پرۆسی سیاسی لە عێراقا دوای ڕووداوەکانی ئەم دوایی 16 ئۆکتۆبەر تەواو گۆڕانکاری بەسەردا هاتووە، بە تایبەت بۆ هەرێمی کوردستان و بۆ هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان. بۆ خۆی پرۆسەکە بە شێوەیەک ئاڵۆز بووە کە هێزە سیاسیەکان دەبێ مامەڵەیەکی جیاوازتر لە پێشووت مامەڵە لەگەڵ دۆخەکەیان بکەن، چکە هەروە خۆتان نەزانن هەڵبژاردنەکان سەنگی مەحەکە بۆ هەموو حیزبێک، بە تایبەت بۆ هێزە کوردستانیەکان کە لە ئێستادا ژمارەیەکی بەرچاو منافسی سەرەکی لە هێزە عێراقیەکان بوونی هەیە، بە پێی ئەوەی کە هەیە تا ئێستا 9 بۆ 10 و پەیمانی لە عێراق خۆیان تۆمار کردووە بۆ هەڵبژاردنەکان و هێزە سەرەکیەکانی عێراق لە ئێستاە دەتوانن وەکو ڕکابەرێکی سەرەکی لەگەڵ هێزە کوردستانیەکان مامەڵە بکەن. بۆیە دەبێ حیزبە کوردستانیەکان بە نەفەسێکی تازە، بە پرۆژەی تازە و بە دیدگایەکی تازە بەرەو هەڵبژاردنەکان و بەرەو پرۆسی سیاسی لە عێراقا بڕۆن، کە ئەمە وا ئەکا کە دەتوانم بڵێم قۆناغێکی هەستیار و قۆناغێکی زۆر ئاڵۆز لە بەردەم هێزە کوردستانیەکانایە. زۆر باشە، باس لەوە کرد کە کورد دەبێت لە قۆناغی داهاتووی عێراقدا بە پرۆژەوە بە میکانیزمی جیاواز لە پرۆژە و میکانیزمەکانی ڕابردووی شەراکەتی لە حکوومەتێک لە دوایەکەکانی عێراقدا بەشداری بکات. کورد لە کاتێکدا کە تازە لە کۆمەڵێک ڕووداوی سەخت ئێستاش بە تەواوەتی نهاتۆتە دەرەوە، بە تایبەت کاریگەریەکانی ڕیفراندۆم و کۆمەڵێک ڕووداوی یەک لە دوای یەک، کورد دەتوانێت لەم ئانوساتەدا پرۆژەی هەبێت بۆ جارێکی دیکە گفتوگۆ لەگەڵ بەغداد لە کاتێکدا ئەم پرۆژانەوە ئەم دانوستانانە بە قازانجی کورد بشکێنەوە؟ خۆی کە ئێمە قسە لە کورد دەکەین، قسە لە هێزە سیاسەکانی کوردستانەکەین، دەبێ ئەو هێزانەمان لە بەرچاو بێ کە بەشێک نەبوون لە شکستەکانی کوردستان، بەشێک نەبوون لەو شکستانی کە ڕابردووە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە. ئێمە قسە لەسەر هێزگەلەیەکەین کە تا ئێستا داکۆکی کار بوون لە مافەکانی هاوڵاتیان، چکە بەڕاستی ئەو دەموچاوانەی کە پێشتر لە پرۆسەی سیاسی عێراقا بەشداریان کردووە نمونەیەکی جوانیان پیشان نەداوە بۆ کوردستان و نەیان توانیوە داواکانی خەڵکی کوردستان، مافەڕاوەکانی کوردستان لە بەغا جێبەجێ بکەن یاخود بتوانن کورد بۆ مافانەیەکە هەیە بیگەێنن. بۆیە بەڵێ بارودۆخێکی قورسە، بارودۆخێکی هەستیارە، بەڵام ئەمە دەبێت کاری بۆ بکرێ، بە تایبەت لەلایەن ئەو هێزانەوە کە هێزگەلێکن کە
داکۆکیکاری مافەکانی کوردستان بوون، داکۆکیکاری مافەکانی خەڵکی کوردستان بوون و توانیویانە ڕابردوودا ئەوەی کە لە توانایاندا بۆ بەگەلی کوردی بکەن یاخود ئەنجامی بدەن. زۆر باشە. کاک پێشڕەو سڵاو لە بەڕێستان بێ دەمەوێت بێمە لای بەڕێستان. مامۆستا ناسیح باسی لەوە کرد کە ئەو هێزانەی کە پێشتر زۆری نەبوون و زۆرینەی نوێنەراتی کوردیان لە بەغدا کردووە نانتوانی وەکو پێویست دەنگ و داواکاریەکانی کورد بگەین و دەستکەوت بۆ هەرێمی کوردستان و بۆ کورد بەگشتی بچنەوە. بەڕای بەڕێستان لە ئێستادا چی پێویستە کە بکرێت پێتان وایە کە هیچ هێزێکی دیکە لە هەرێمی کوردستان لە داهاتووی پرۆسەی سیاسی عێراقدا ببێتەوە جێگرەوەی ئەم هێزانی کە پێشتر زۆری نەبوون لە پرۆسەی سیاسی عێراقدا وەکو نوێنەری کورد؟ سڵاو لە ئێوە، سڵاو لە میوانەکانتان و بینەرانی کەناڵەکەتان. دیارە ئێستا بەرنمەکەی جەنابتان قسەکردنە لە کاتی یان قسەکردنە لە پرۆسەی هەڵبژاردننی داهاتووی عێراق کە ماوەیەکی زەمەنی زۆر کورتیدایە. قسەکردن لەسەر ئەم پرۆسەیە گرینگە و بینین و ڕامانکردن تەنها لە چارچەوەی جوگرافیای عێراقا من پێم وایە نالۆژیکی دەدا بە هەوڵدان بۆ شەن و کەوکردنی بابەتەکە، چونکە عێراق هەم خۆی یاریگایەکی بەرفراوانی هێزە هەرێمایەتی و جیهانیەکانە لە منتیقەکە، هەمیش منتیقەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری و ڕاسترە بڵێم لە قۆناغی کۆتا هاتنی گۆڕانکاریەکان زۆر نزیک بۆتەوە. وەکو چۆن ڕنگدانەوەی بەسەر کۆی پرۆسەی سیاسی لە جیهانە دەبێتەوە، وەکو چۆن ئێستا هەڵبژاردنەکانی نزیکی ئەمریکا کە بۆ کۆنگرێز دەکرێت لە ماوەی داهاتوو ڕوبەڕوو دەبێتەوە، پێشبینی دەکرێت ئاڵوگۆڕە سیاسیەکانی منتیقەکە یەکێک بێت لە بابەتە ئەساسیەکان کە ڕنگ دەداتەوە بەسەر پرۆسەی هەڵبژاردننی ئەوێ، وەکو چۆن هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ڕووسیا لە فترەی داهاتوو ئەنجام دەدرێت کە یەکێک لە بابەتە زۆر ئەساسیەکەکان کە کاریگەری دەبێت لەسەر دەرچوون یا دەرنەچوونی کاندیدەکان پرۆسەی ناوچەکەەوە عێراقش لە ناویە ڕنگدانەوەی تێدا دەبێت، وەکو چۆنیش ئەم ئاڵوگۆڕیە لەو منتیقەیە ڕنگدانەوەی دەبێت بەسەر ناوچە هەرێمایەتیەکانی وڵاتانی دەوروبەرمانەوە کە بریتین لە ژمارەیەک وڵاتەوە، بێشک عێراقش لە پرۆسەی داهاتوو بەدەر نابێت لەم کاریگەریانێک کە ڕوبەڕووی دەبێتەوە. هەر لەبەر ئەمەشە کاتێک عێراق باڵانسی هێز لە نێوان سوننە و شیعە تێک دەچێت، کاتێک کورد لە پرۆسەی عسکەری لە ماوەی ڕابردوو جۆرێک لە جۆرەکان شکستێکی عسکەری دێنێتن، ئەمانە ڕنگ دەداتەوە بەسەر کۆی کایەکانی حکومڕانی لە بەغدا. بە کاتێک دەرێم کۆی کایەکان مەبەستم لە سێکتەرە سیاسەکەیە. ئەگەر بەراوردیشی بکەین لەگە هەڵبژاردنەکانی ڕابردوو، ئەم هەڵبژاردنەی داهاتوو تەنانەت ماڵی شیعەش زۆرێک تەباییان پێوە نابیندرێت، تەنانەت ئێستا بەشێک لە هێزە ئەساسیەکانی شیعە نزیک بوونەوە لە سعودیا لە بلۆکی سوننا، ئەمە ڕنگ دەداتەوە بەسەر شەقامی هەڵبژاردنەکانەوە. بۆیە من پێم وایە ئەگەر دقیقا لەسەر پرسیارەکەی جەناب تا قسە بکەم، من پێم وایە نالۆژیشی تێدا ئەگە پێما وا بێتن ئەو تیمەی کە دوێنێ یان ئەتا هەڵبژاردن لە ساحەی سیاسی مەسئول بوو لە دەستکەوت و شکستەکان پێیان بڵێن بڕۆن ئێوە خوا حافیزتان بی تیمێکی تر کە بەدەر نەبێت، چونکە هەمان حیزبی بەشدار بوو لە کایە سیاسیەکان لە کایە پەرلەمانی کە دەنجیان هەبوو نوێنەراتی کۆمەڵانی خەڵکیان دەکرد لێرە و لەوێ، دیسان ئەمانەش دێتنەوە کاندیدیان پێشکەش دەکەنەوە بەشدار دەبن لە پرۆسەی سیاسی. یەکێک لە ڕێکارە یان یەکێک لە ممارەسە حیزبیەکان زۆر باشە. ببوورە پرسیارەکەی منیش لێرەدا بوو بەهۆی ئەوەی کە بەڕێزی شتان ئاگادارن لە ماوەکانی ڕابردوودا هەرێمی کوردستان تووشی کۆمەڵێک شکستی سیاسی بەرامبەر بە بەغدا و لەسەر ئاستی هەرێمیش کۆمەڵێک شکستی گەورەی توش بوو. ئەمانش لەسەر دەستی بمانێ و نەمانەوێت ئەمە ئەمری واقعە لەسەر دەستی دوو هێزی دەسەڵاتداری هەرێمی کوردستان بوون. پرسیارەکەی من ئەمە بوو کە بەڕای بەڕێستان ڕای بەڕێستانم دەوێت لەم بارەوەکە پێشبینی دەکرێت هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق تایدا ئەم هێزانی کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون، ئەمانەی کە خوان بە کەمینە دەزانی ئاڵوگۆڕی هێز لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت و ئەوان زۆری نەبن لە پرۆسەی سیاسی لە عێراقدا وەکو نوێنەری کورد؟ من ئەگەر ئیجازەم بدێ وەڵام فراوانتر وەڵامی پرسیارەکەت بدەمەوە، بۆیە لە پێشەشی قسەکانما پەیوەستم کرد بە کۆی
گۆڕ ئاڵ و گۆڕە سیاسیەکان لە منتیقەکەوە بۆیە دەبێت کاتێک پرۆسێ هەڵبژاردن لە چەند ماوەی داهاتووە ئەنجام دەدێت پێشک لە ژێر کاریگەری وڵاتانی زلهێزی دنیا دەبێت لە پێشەوەی هەرهەمووشیانەوە ئەمریکا تۆرەگە لە ماوەی ڕابردوو سەیری هەر ئەمریکا بکەین بە تایبەت لە بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە ڕوون هێما دەکات کاتێک باس قسە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان دەکا و لەوێەوە تەنان خودی کاراکتەری سەرۆکی حکومەت و جێگرەکەی پیشان دەدات و پەیامێکیش دەبێت هەم بۆ بەغدا کە دەیەوێ لەوێندەرەوە پێی برێ ئێمە لەگەر ئەم کایە سیاسیە دەمانەوێت بەهێزی بکەین لە چارچەوەی عێراقیشە هەمیش پەیامێک دەبێت لە بۆ ناوخۆی هەرێمی کوردستانە کە پاڵپشتی لەم حکومەتی ئێستا دەکەین کە حکومەتی ئێستا پاڵپشتە بە حکومەتی دروستکراوی هەردووک حیزب لە هەمویان زیاتر چووکە ما حکومەتێکی بنکە فراوان بوو پێکهاتە بوو لە هەر 5 حیزبەوە ماوەی ڕابردوو گۆڕان تعتیل کرا بەڵام ئێستاشی لە گەردابێ حیزبەکانی ترەوە بەشدار بووینە ئەگەر سەیری پێشوازیەکەی ماکرۆنیش بکەیت لە پرێس کۆنفرانسەکە کۆمەڵک پەیامیدا کە خۆی لەمە دەبینێتەوە بۆیە من پێم وایە و ئەگەر سەیری دەرهاوێشەکانی کۆمەلگای کوردیش بکەین بە دۆست و لایەنگرەکان یان ئەمانەی پاڵپشتن بەم هێزانەوە من پێم وانیە لەم پرۆسە سیاسی کە پێی دەگوتێ هەڵبژاردن ئاڵ و گۆڕی وا ڕوو بداتن چونکە جوگرافیای عێراق لەژێر هەژمونی کاریگەری وڵاتانی جیهانی بە شێوەیەکی تایبەتمەند وەکو ئەمریکا وەکو رووسیا کاریەکە سەهمیان تێدایە و هەرێمایەتیش لە هاو شێوەی تورکیا و ئێران هەژمونیان هەیە تەنانەت سعودی ئەوانە زۆرێک هەژمونیان هەیە هەموو ئەو هەژمونانە وا دەکەن کاراکتەرەکان یان جۆرێک لە جۆرەکان ئەم حکومەتێک کە شێوەی مەقبولی بەشێک لە کۆدەنجی دنیای لەسرە بەردەوامی تێدا بدەن کاتێک قسە لەسەر کۆدەنگ دەکرێت قسەیەکی لەسەر حیزبەکان دەکرێت چکە حکومەت پێک هاتووە لە حیزبەکانی ساحەی گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانە کە خۆی لەم حیزبانە دەبێتەوە بۆیە من ئەگە پرسیارەکە لە من بکەی من پێم وایە لەگەر ئەمەی لەم هەڵبژاردنە ئاڵ و گۆڕ ڕوودەدا بەڵام لە چەند ڕۆژی داهاتوو کاتێک دێم چەند ڕۆژی داهاتوو مەبەستمە پێش وادەی پێش ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن ژمارەیە گۆڕانکاری ڕوودات ژمارەی هاوپەیمانی تر ڕوودەدات بەڵام دەتوانم پێتی بڵم گۆڕانکاریە سیاسیەکان بەو شێوەیە ئاڵوگۆڕی بەسەردا نایەوە کوێی کە بەشێک لە چاودێران پێیان وایە 180 پلە گۆڕانکاری پێدا ڕوودات لە پاڵ ئەوەی قورسایی حیزبەکان هاوکشان و داکشانێک بەخۆیدا دەکات بەڵام بەڵای بەڕێستان ئاڵوگۆڕی هێز لە ئەنجامی هەڵبژاردنەکان بەم قەبارەیە نابێت کە هاوسەنگی هێز و تەبادولی سوڵتە ئاڵوگۆڕی سوڵتە لە نێوان هێزە سیاسیەکان بێنێتەکایەوە من پێم وایە هەڵبژاردننی داهاتوو هەڵبژاردننی هاوپەیمانیەکان دەبێت هەر لە بەر لە داخڵبوونی بەرنمەکە ئێوە یەکێک لە بابەتە هەواڵیەکانی ناو هەواڵەکەتان بریتی بوو لەوەی کە تورکمانەکانی عێراق بەیەک لیست دادێن من تەسەوڕ وایە پێشبینیش دەکرێت کە کۆی هێزە شیعەکانەوە خۆی لۆ چار هاوپەیمانی بەرفراواندا خۆی ببێنێتەوە کە ڕکابەر و ململانێ دەکەن لەسەر وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمارە من تەسەوڕشم وایە لە ناو کوردیشە لەوانەیەشە دوو هاوپەیمانیا سێ هاوپەیمان دروستبی بە کۆی گشتی لە کۆی پرۆسی هەڵبژاردننی داهاتووی عێراقا دەبێتە لیستی هاوپەیمانیەکان نەک لیستی حیزبیەکان بێشک کاتە قسە لە هاوپەیمانیەکان دەکەین مەبەستم لە ئەم حیزبانن کە پێویستی بە ڕامانی تایبەتەوە بە ڕامانی هاوبەشەوە دەچێت ناو پرۆسەکان بەڵام ئەگەر قسەکە لەسەر ئەمە بێ بۆ کورد کامەی باشترە من بەش بە حاڵی خۆم پێم وایە کورد هەرچەندە ئەمە واخەریکە ئەم خەونە ناگاتن نابێتە خەون نابێتە پراکتیکەوە بەڵام کورد هەمووی بە یەک دەنگەوە بچێت داخڵی پرۆسەکە بێت چونکە هەموو ئەو تاحقیقانەی کە لە ماوەی ڕابردوو کراون بۆ تاقیقکردنی هەرێمی کوردستان بۆ جێگیرکردنەوەی هەرێمی کوردستان پێویستی بە زۆرینەی کووردە چونکە ئێستا هێزێک هەیە لە بەغدا هەست بە سەرکەوتووی دەکات باڵانسی هێزتێک چووە بەڵێ زۆر باشە دەگەڕێمەوە لای بەڕێستان ماوەسە ناسە کاک پێشڕۆ باسی لەوە کرد کە هەڵبژاردننی داهاتوو هەڵبژاردننی ئیتیلاف و لیستەکان دەبێت هێزەکان زیاتر ڕۆڵیان نابێت وە گۆڕانکاریە ئیقلیمیەکان هێزە ئیقلیمیەکانی ناوچەکە ئێران و تورکیاوە لە سەروی ئەوانیشەوە ئەمریکا کاریگەریان دەبێت لەسەر ئاڵوگۆڕی دەسەڵات بەگشتی لە عێراقداوە لەسەر هەرێمی کوردستانیشدا ڕای بەڕێستانم دەوێت سەبارەت بە پێگەی کورد لە داهاتووی عێراقدا کورد بۆی کە پێگەیەکی بەهێزی هەبێت دوای ئەم ڕووداوانەی هەموو جارێک دەگەڕێمەوە سەر ڕووداوەکانی ڕابردوو بۆی کە زیاتر کورد
پێگەیەکی بێستری هەبێت لە داهاتووی پرۆسی سیاسی لە عێراقدا پێویستە لە ئێستادا پێش هەڵبژاردنەکان کورد چی بکات؟ خۆی قسەکانی کاک پێشڕە و تقریبا ئەتوانین بڵێن بێگومان هێزە ئیقلیمیەکان هێزە نێودوڵەتیەکان کاریگەریان ئەبێ بەڵام ئەوان تەعامل لەگەڵ واقعەکەن و ئەو واقعی کە دوجار لە دوای هەڵبژاردنەکانە ڕوو ئەدا چه هێزێک باڵانسی هێزەتوان چه هێزێک زۆرترین باڵانسی ڕاگرتووە چه هێزێک توانیوێتی زۆرترین دەنگەکان کەسب بکە ئەوان تەعامل لەگەڵ ئەمەیە ئەکەن ڕەنگە بتوانن لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستانە هەندێک باڵانسی هێز بەلای لایەکە بگۆڕن بەوەی هەندێک دەستکاری لە ئەنجامی هەڵبژاردنەکان بەڵام بە گشتی لە عێراقا هێزە ئیقلیمیەکان هێزە نێودوڵەتیەکان تەعامل لەگەڵ ئەو واقعەکەن لەگەڵ ئەو حیزبانەیە ئەکەن کە زۆرترین کورسی مەقعدی پەرلەمانی بەدەستێنن بەنسبەت داهاتووی کوردیشەوە طبعا هێزە کوردیەکان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزە عەرەبیەکان لەگەڵ هێزە شیعەکان لەگەڵ هێزە سونیەکان لەو ململانەی کە هەیە لە عێراق لە هەڵبژاردنەکانە وا باشترە بە یەک هێز بن بەڵام گرفتەکە لەوەدایە ئێمە مێژوویەکی خراپمان هەیە لەگەڵ ئەم واقعەیە مێژوویەکی ئەوە مێژووەکەمان ئەمە ناگەیەنی یانی زۆر جار هێزەکان بە یەک ئێتیلاف چوونەتە هەڵبژاردنەکانەوە دوجار تەماشاکی دوو هێز هەیمەنەیان کردو بەسەر بارودۆخەکەدا دوو هێز بوونەتە ئەوەی کە خۆیان قسەی یەکەم بکەن لە هەموو پرۆسەکەیە یعنی هێزەکانی تریان پەراوێز قستووە وای کردووە کە تەنانەت زۆر جار هێزە کوردیەکان بەتایبەت دوو هێزی دەسەڵاتداری هەرێم کە چوونەتە پەرلەمان بەوەی هێزەکانی ترۆ قووەتیان پەیدا کردووە کورسی پەرلەمانیان زیاد کردووە دوجار لە هەندێک بابەتی تراک هێزەکانی تریان فەرامۆش کردووە ئەمە وای کردووە کە متمانە نەمێنێت لە نێوان هێزە کوردیەکانە وای کردووە کە هێزەکانی تر بیر لەوە بکەنەوە کە لەمە دوا ڕوویەکی تر پیشان بدەن لەمە دوا بەجیا یاخود بە هاوپەیمانیتی چەند هێزێکی دیاری کراو بچنە پرۆسی هەڵبژاردنەکانەوە بێگومان کورد لە هەموو حاڵەتێکە ئەگەر بتوانێت بە یەکگرتووی لە پرۆسی سیاسی عێراق بەشدار بێ کارێکی باشە بەڵام ئەو هێزانی کە ئاماژەمان پێدا ئەمەیان نەکردووە لە پێشەر یان نەیانتوانیوەکە ئەو متمانەیە دروستکەن لای کۆی گشتی هێزە سیاسەکان کە دوجار بتوانن بە یەک دەنگ بە یەک دەنگ و بە یەک سنگ لە پرۆسی سیاسی عێراق بەشداری بکەن ئەمە گرفتە ئەساسیەکەیە بەڵێ کەواتە ئێستا باس لەوە دەکرێت کە حزب عراقیەکان بە تایبەت حزبی داوە کە نوری مالیکی و هەروەها حیدەرابادی سەرۆکوەزیرانی عراقیش کە پێشتر ئەندامێک بووە لەم حزبە چەند ئیتلافێکیان پێکهێناوە ئەم ئیتلافانە لەسەر داهاتووی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان هیچ کاریگەریان دەبێت ئەگەر بێت و کوردیش ئیتلافێکی بەهێز هاوپەیمانەتێکی بەهێز دروست نەکات لە بەرامبەریاندا خۆی بێگومان ئێستا ئەوەی کە دیارە کە حزبی داوە بە دوو لیست بەشداری هەڵبژاردنەکانەکە لیستێک بە سەرۆکایەتی نوری مالیکی کە لیستی دەوڵەتی یاسایی و لیستێکیش کە حیدەر عەبادی سەرۆکایەتیەکە دەکرێ بڵێن ئەگەر کورد بتوانێت یەکگرتوو بێ لە مقابلی ئەم هێزانە خۆی بگرێت بەڵام ئێستا ئەبیستین کە زۆر جار هێزە کوردیەکان بۆ خۆیانیانەیە بەجیا لەگەڵەوانە ئیتیلاف بکەن ینی دەنگ و باسی زۆر هەیە یان زۆر جار قسە لەسەرەوە کرێکە هێزێکی کوردی بیاوێ لەگەڵ هێزێکی عێراقی خاڵێکی زۆر گرنگە قسەش پێ دەبڕم مامۆستا ناسێ بەڵام بۆچی هێزە کوردەکان بەشێک لە هێزە کوردیەکان هەوڵێوە دەن کە ئیتلاف و هاوپەیمانی لەگەڵ هێزێکی عێراقیدا ببەستن بۆچی لە ناو ماڵی کوردە ئەم هەوڵانە نادرێت خۆی زیاتر ڕەنگە هۆکەی ئەوە بێ کە هەرێمی کوردستانیش پرۆسی سیاسی لە پێشە هەرێمی کوردستانیش بە دوای ئەگەر پێشتریش نەبێ بە دوای هەڵبژاردنەکانی عێراقا هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ناکرێت هێزە کوردیەکان دایمەن بیر لەوەکەنەوە کە پارسەنگی هێزی خۆیان لە هەرێمی کوردستانیشا بپارێزن پاشان ینی منافەسەکە ئەوە نەبێ کە بەس لە عێراقا بێ لە کوردستانیشایە هەم بەشێک لە هێزەکان کە یەکێتی و پارتی نەم هێزەکانی دیکە دایمەن ئەویان لە پێشچاوەکە جەماوەرەکانیان زیاتر جەماوەری هەرێمی کوردستانە ئەو دەنگی کە هەیە زیاتر دەنگی هەرێمی کوردستانە ینی وای لێ هاتووە کە بە گومانەوە لە پرۆسەکان بڕوانن ینی نەتوانن کە ئەوەی کە لە عێراقا بیانەوێ بیکەن هەمان ئەزوم بگەڕنەوە بۆ کوردستان ئەمە وای کردووە کە زۆر جار پرۆسەکان بە شێوەیەکە جابدەن کە یەکگرتوویەکە بەرەو لەدبوو نەبا ئەمە قاعدەیەکی منطقیە یعنی کە تۆ بە یەکگرتووی لەگەڵ هێزی عێراقیەکانە بێتە مەیدانەوە بێتە پرۆسی سیاسی و بێتە هەڵبژاردنەکانەوە
هێزت بەهێزترە بێت چکە دوجار هەموو دەنگەکان کۆ بنەوە لە لیستێکە بەڵام مێژووی ئەم ئیتلافە مێژووی ئەم هاوپەیمانێتیانە وای کردووە کە ئەم هێزانە متمانەیان نەمێنێ بە یەکتر لە پرۆسی سیاسیە. هۆکاری نەمانی ئەم متمانەیە دەگەڕێتەوە بۆ کامێک لە هێزە سیاسیەکان خۆی بە دەرەجەیە دەتوانم بڵێم متمانەکە دەگەڕێتەوە بۆ هێزە سەرەکیەکان هێزە ئەوانەی کە لە دەسەڵاتان لە هەرێمی کوردستانە یعنی ئەو ئەزمونە خراپانەی کە پێشتر کردویانە دوجار کورد بۆ خۆی دایمەن دوژمنێکی سەرەکی هەبووە کە بەردەوام زوڵمی لێ کردووە کە بەردەوام لە هەموو پرۆسە سیاسیەکانە هەوڵی داوە بە یەکگرتووی بڕوا بەڵام ئەم هێزانە کارێکیان کردووە کە ئێستا هێزە سیاسیەکان متمانەیان نەماوە بە یەکتر متمانەیانەوە زۆر جار تەماشاکەی تەنانەت لە وەفدی مفاوەزاتە لە وەفدی گفتوگۆیە هێزەکانی کە حسابیان بۆ نەکراوە تەنها ئەو هێزانە کە خۆیان باڵادەست بوون کە خۆیان خاوەنی کوردستان بوون توانین بڵێن بەگشتی خۆیان چون قسەیان کردووە ینی ئەبێ ئەم ڕێچکەیە بشکێنرێت ئەبێ ئەم ڕێچکەیە وای لێ بێت کە هێزەکانی تریش هەن وجودیان هەیە دەبێ قسەیان هەبێت دەبێ بچنە پێشەوە ئەمە خاڵێکی زۆر ئەساسی خاڵێکی جەوهەرەیە کەواتە بە شێوەیەکی گشتێتوان بڵێم ئەم متمانەیە کە نەما زۆر بە ئاسانی دروست نابێتەوە بەتایبەت لەو پرۆسە سیاسی هەیە و پرۆسە سیاسی گرنگی کە لە پێشەوە زۆر باشە کاک پێشڕۆجارێکی دیکە دەگەڕێمەوە لای بەڕێستان مامەستا ناسح باسی لەوە کرد کە پێکێنانی هاوپەیمانی لە نێوان پێکاتەکانی کورد و ئەحزابە کوردەکان لە ئێستادا ئەگەرێکی لاوازەوە ئەم متمانەیە نەماوە هۆکاری ئەم نەمانی ئەم متمانەیە لە نێوان لیستە کوردیەکان لە بەڕێستان دەپرسم بۆچی دەگەێڕنەوە چێ بەرپرسە لەوەی کە متمانەیەک نەمێنێ بۆ پێکێنانی هاوپەیمانەتێکی بەهێز لە کوردستان بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراقدا؟ بەڵێ قسەکەی میوانی بەڕێز ڕاستە ئەگەر حیزب لە هەرێمی کوردستان ئامانج بێت بەڵام قسەکان لە پێنا ئەوانە حیزب ئامانج نەبێ بەقەت ئۆندەی ئامراز بێت بۆ ئامراز چونکە حیزبەکان بەشداری پرۆسی هەڵبژاردن دەکەن تا بتوانن قورسایی کورد لە پەرلەمانی عێراق لە ڕێگەژەی کورسیەکان بەرز بکەنەوە کاتێک قسە لەسەر بەرزکردنەوەی ڕێژەی کورسیەکانە بۆی پیشاندانی قورسەوە هەژمونی کورد لە پەرلەمانی بەغدا بۆی پیشاندانی دەنجی زیاتری کورد بۆ پەرلەمانی بەغدا تاکو لە ڕێگای ئەم کورد زیادە کورسیانەوە بتوانن تحقیقی مافەکان بکەن بتوانن داکۆچی لە مافەڕەواکان بکەن بەڵام ئەگە قسەکە لەسەرەوە بێت حزب ئامراز بێت من پێم وایە پاساوەکان لاوازن بۆ لاوازن چکە ئێمە کاتێک بەتایبەت لەم هەڵبژاردنی ئێستای هەرێمی کوردستان کە بەشێکین لە عێراقا لە ڕۆژانی داهاتوو ڕوبەڕوومان دەبێتەوە ئێمە لەژێر دووڕیانێکین کە هێزێک هەیە لە بەغدا خەونی هەڵوەشانەوەی هەرێمی هەیە کاتێک هەرێم هەڵوەشاوە لە یەکێتی لە پارتی لە شیوعی لە یەکگرتوو لە کۆمەڵ تەنان لە کۆی حیزبەکانی هەرێمی کوردستان هەڵدەوەشێتەوە ئێمە ئێستا گیرمان خواردۆ بەسەر دەسەڵاتێک کە پێی دەکوتێت دەسەڵاتی عیبادی لە بەغداوە کە کۆی هەرێمی کوردستان کۆی کۆمەلگای کوردی لە هەرێمی کوردستانە عقوبە دەدات کاتێک ئێمە نەتوانین یەکگرتوو بین بێشک ناتوانین ئەم عقوبەدانەی کە ئێستا عیبادی بەرامبەر تاکەکانی هەرێمی کوردستانە ئەنجامی دەدات بیشێنین یان بەلانی کەمەوە کاڵی بکەینەوە ئێستا ئێمە لە حاڵەتێکی کە لە بەغدا پێشێلی دەستوری هەمیش منەگەوە تەواوکەم ئێستا ئێمە لە بەڵێ ئێمە ئێستا لە بەغدایە ڕوون بە نوێژی نیۆڕۆ دەبینین سەرۆکوەزیرانی عێراق پێشێلی مادەکانی دەستوری عێراق دەکات پێشێلی چەند ژمارە مادەیەکی زۆری دەستوری عێراقی کرد چۆن دەتوانێت ڕێگری لەم پێشێت کاریانە بکەیت ئەو کاتە دەتوانێت ئەگەر تۆ بتانی دەنگەکانت بە فیرۆنەڕوا بە یەک دەنگ بە یەک قورساییەوە بڕۆی بەڵام ئەمەش لۆژیک نییە کاتێک ئێمە پێماوابی لە هاوپەیمانیەکان حیزبێکی قەبارە بچووک بە ئەندازەی حیزبێکی قەبارەی گەورەوە دەبێت دەنجی هەبێتن ئەگە قسە لەسەر دیموکراسیە ئەگە قسەش لەسەر دیموکراسی نییە ئەمە شتێشترە چونکە کاتێک کورسی کاتێک حیزبێک لە هەڵبژاردننی ڕابردوو خاوەنی 21 کورسیبی چۆن دەتوانی لە چارچێوەی هاوپەیمانیەک بێتن کە خاوەنی 2 کورسیبی بە ئەندازەیەک بن ئەمە ڕنگ دەداتەوە بەسەر هەڵبژاردنەکانی داهاتوو تەنان ڕنگ دەداتەوە بەسەر
کوی لیستەکان تەنان ئەگەر داخراویش بی بۆی قسەکە لێرکوانەیە من پێم وایە دێمەوە سەر ئەسلی مەسەلا دەبێت کۆی حیزبەکانی هەرێمی کوردستان بە پارتی بە یەکێتی بە یەکگرتو بە کۆمەڵ بە گۆڕان کۆی حیزبەکانی تریشەوە دەبێت واز لەوە بینن کە حیزب ئامانج بێ بەقەت ئۆندەی دەبێت حیزب بچێتەوە چوارچێوەکەی خۆی کە ئامرازە لە پێناو کوردایەتی ئامرازە لە پێناو خۆشکردنی خۆشگوزرانی بۆ کۆمەلگای کوردی ئامرازە بۆ تاحقیقکردنی مافە بە دینهاتوەکان ئامرازە بۆ پاراستنی دەستکەوتەکان ئەمانە بۆ ئامرازی حیزبایەتیەوە دەکرێت کەواتە ئێستا لە کەسێکی زۆر باشە کەواتە لە سیاسەتی جەوهەری لێرە دروست دەبێت کاک پێشڕەو ببوورە ئەمجاران قسەت پێ دەبڕم لە ڕابردوودا نوێنەراتی کورد لە بەغدادا ئامراز بۆ یاخود ئامانج بووە ئەگەر ئامرازێک بۆ داکۆکی لە مافەکانی کورد گرنگترین ئەو مافانە چی بوون کە بەدەستیان هێناوە بەڕێز مامۆستا ناسیحیش ئاماژەی بۆ کرد کە ئەم متمانەیە لە دروستکردنی ئیتلاف لە نێوان پێکاتە کوردیەکاندا نەماوە چونکە لە ماوەکانی ڕابردوودا ئیتلاف هەبوو بەڵام دواتر لە پرۆسەی سیاسی لە کاتی وتوێژ لەگەڵ حکومەتی ناوەندا هیچ ڕاوێژێکیان پێ نەکراوە هۆکاری ئەمەش بۆچی دەگەڕێنەوە کاتێک جەنابتان پرسیار لەسەرەوە دەکەن دەرێت لە ماوەی ڕابردوو کەواتە من وا تێدەگەم مەبەست لە چەند قۆناغی پێش ئێستای هەڵبژاردننی کۆی هەڵبژاردنەکانی عێراقە ئەو تیمەی کە چوویتە بەغداوە دەستکەوتیان چی بووە دەزانی ئێستا باڵاترین کاراکتەر لەسەر ئاستی حکومڕانی لە عێراق کە خۆی لە حەیدەرە عیبادی سەرۆک وەزیرانی عێراق دەبینێتەوە خۆی دەدزیتەوە لە دانیشتن لەگەڵ هەرێمی کوردستان لە چارچێوەی دەستوری عێراقیە دەزانی بەشێک لە مادەکانی دەستوریەوە ئێستا هێزێکی گەورەی شیعەکان لەسەرەوە دەکات دەمێکیشە هەمواری دەستور بکاتەوە چکە پێیان وایە ئەم دەستورێکە کۆی کۆمەلگای کوردی بە شیعە و بە سونە و بە کورد و پێکاتەکانی تری ناو جوگرافیای عێراقە دەنجیان پێدا ئێستا لە قازانجی هەرێمی کوردستانە دەزانی لە باوەی ڕابردوو زۆر کاریان لەسەرمەکە هەرێمی کوردستان هەڵبوەشێنەوە بەڵکو ئەو ڤیتۆیە سێ شارەکەی هەرێمی کوردستان سێ شار لە عێراقە دەتوان ڤیتۆ بکەن بەرامبەر هەموارکردنەوەی دەستور ئەمە تێک بدەن بۆیە ئەمەی باشترین دەستکەوتە کە ئێستا کورد دەتوانێت کەلێنی ڕیفراندۆمیش پێ پڕکاتەوە بریتێ لە تاحقیقکردنی دەستوری عێراقی ئەوە ئێستا حەیدەر عیبادیە پێشێلی مادەکانی دەستور دەکات بۆ ئەوەی نەتوانێت چونکە پێی وایە بە دانیشتن لە چارچێوەی دەستورە بەقەت ئۆندەی لە قازانجی هەرێمی کوردستانە بەقەت ئۆندە لە قازانجی مەرکەزدانیە هەر لەبەر ئەمەشە کاتێک کۆی کۆمەلگای نێودەوڵەتی باز لە دانیشتنی نێوان دانیشتنی کاراکتەرەکانی نێوان هەولێر و بەغدا دەکات بەڵام مەرکەزە خۆی بە بیانۆی جۆرا و جۆرە خۆی دەدزێتەوە تەنانەت ئەگەر هاوڵاتیەکی زۆر سادەژ هەفتانە سەیری پرێس کۆنفرانسەکانی سەرۆک وەزیرانی عێراق حەیدەر عیبادی بکات ڕوون هەست بۆ دەکات کە قسەکانی ئەمڕۆی واتە ئەم هەفتەیە پرێس کۆنفرانسەکەی لەگەر هەفتەی ڕابردووی پرێس کۆنفرانسەکەی چەندە جیاوازی دژبەیەکی تێدایە تەنانەت ڕۆژێکیان لە پرێس کۆنفرانسێک دەرێ من موچەی هەرێمی کوردستان نادەم ڕۆژێشتر دەرێ من دەیدەم ڕۆژێشتر بە ئوسلوبی خۆم نا ڕۆژێکتر بە ئوسلوبی ئەم هەموو ئەوانە چ دەردەخات هەموو ئەوانە ئەمە دەردەخات ئەم نیەتە دەردەخات کە مەرکەز بە سەرکردایەتی سەرۆک وەزیرانی عێراقا دەیانەوێت پێشێلی دەستور بکەن بۆیە باشترین چەک ئێستا کە کورد دەتوانێت داکۆچی بکات جێگیری هەرێمی کوردستان لە بۆ قۆناغەکانی داهاتووی تێدا جێگیر بکات بریتێ لەم دەستورەی کە بەشی زۆری لە ئەنجامی تیمی کوردەوە کە لەوێەوە تاقیقی تێداکرا بۆیە ئێستاشەوە ئەگەر قسە لەسەر تیمی کەواتە حەیدەرابادی پێشێلی دەستور دەکات کە گفتوگۆ لەگەڵ هەرێمی کوردستان ناکات وە کە پێشێلی دەستور دەکات وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد کورد بۆچی سکاڵا تۆمار ناکە لە دادگای ئیتیحادی بۆی کە جارێکی دیکە گفتوگۆکان دەست پێ بکەنەوە من پێم وابوو لە بەرنمەیەک لە بەرنمەکان یەکێک لە کەناڵەکانی ئاسمانی هەرێمی کوردستانە من لە فەتەی ڕابردوو وەکو کاراکتەرێکی یاسایی چکە من خەلفەیەکی قانونیشم هەیە دەرچووی کۆلیژی یاسام پێشنیاری ئەمەم کرد بۆ سەرکردایەتی سیاسی کە بچن لە سکەم مەحکەمەی ئیتیحادیە سکاڵا لەسەر پێشێلی مادەی 140 کە حەیدەر عیبادی دەیکا پێشێلی مادەی 114 کە حەیدەر عیبادی دەکا ژمارەیەک مادەی تر لە چارچێوەی زمانی فەرمی لە چارچێوەی پرۆسەی تعریبکردن لە چارچێوەی بڕینی قوتی خەڵکە لە چارچێوەی داخستنی سنوورەکانە لە چارچێوەی داخستنی هەموو ئەو فڕۆکەوخانە و هەموو ئەوانە خۆ
پێچەوانەی دەستوری ئەنجام درراوە بەڵام کاتێک ورد بیەوە کاتێک ئێستا عێراق بە قۆناغی هەڵبژاردن و ڕکلامی پێشوەختی هەڵبژاردن تێپەڕ دەبێت ئێستاش بەداخەوە لە ناو شەقامی شیعی شتێک دروست بووە ئەحساسێک دروست بووە چێ هەرێمی کوردستان دژایەتی بکە ئەم خۆشەویست دەبێت چێ دژایەتی هەرێمی کوردستان بکە لە ناو شەقامی شیعی خۆشەویست دەبێت ئەمە کاریگەری لە سەرەوە دەکات ئەگە هەرێمی کوردستان یان کاراکتەرێک لە هەرێمی کوردستان یان دەستگایەک لە دەستگاکانی هەرێمی کوردستان سکاڵا لەسەر پێشێلکاریە دەستوریەکانی ئەیدەر عیبادی بکات بە خاڵی ئیجابی دەشێتەوە ناو شەقامی شیعەوە لە پرۆسەکە چونکە ئەوەی لای عەبادیەوە گرنگە لەم پرۆسەیە دەرچوونەوەیتی تەنانەت بە پێشێلکردنی زۆرینەی مادەکانی دەستوریش بیلای ئاسایی ئەولەوێت لە لاوی چۆن بتوانانی لە قۆناغی داهاتووشە دەربچێتەوە تەنانەت ئەگەم جوملێت تەواوکەم بەڵێ دەگەڕێم وەلای بەڕێستان جارێکی دیکە مامۆستا دەمەوێت باس لە دەستنەی بەرنامەکەدا باس لە پێکەنانی لیستێکی نوێ بکەم بە ناوی لیستی نیشتیمان لە سنووری مادەی 140 و ناوچەی کەرکووک و ناوچە جێناکۆکان ئەم لیستە تا چەند کاریگەری دەبێت لەسەر بەدەستهێنانی زۆرینەی دەنگەکان بۆ پێکاتی کورد لە ناوچەکەداوە بۆچی تەنها لەم سێلانە پێکاتووەکو ئاماژەی پێکراوە بۆچی لانەکانی دیکەش هەمویان لەیەک بەرەدا بەتایبەت دەگەر لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش نەیانتوانی بێ ئیتلافێک پێک بهێنن بۆچی لەم ناوچانە بێکەوە بێک لیست دانەبەسیون خۆی پێش وەڵامی و پرسیارە حەزەکەم ئیشارەت بدەم بە بابەتێک کە بەڕێز کاک پێشڕۆ باسی کرد بەنسبەت حیزب ئامرازە نەک ئامانج بێگومان حیزب ئامرازێکە بۆ ئامانجێکی گەورەتر بەڵام ئەم ئامانجەی کە باسەکرێ بەداخەوە زۆر بەداخەوە کە یەکەتی و پارتی لە ناویان برد کە بۆ نمونەیەکی سادت بۆ بێنمەوە لە هەرێمی کوردستانە ئێمە پەرلەمانێکمان هەبوو کە کۆمەڵێک حیزب تیایدا ممارەسەی کاری دەستوری و کاری چاودێریانە کرد کە ئامانجێکی گەورە و بەنسبەت هەرێمی کوردستان و حکوومەتێکمان هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم دوو هێزە سەرەکیە هەم پەرلەمانیان ئیفلیچ کرد هەم حکوومەتیان ئیفلیچ کرد یعنی ئەمە نمونەیەکە لە نمونە گەورەکەی عێراق کە دەڵێن حیزبەکانی ئەو حیزبانەی تر جگە لە یەکێتی و پارتی دەیانەوێ بچن بە یەک ئیتیلاف بەشداری بکەن لە پرۆسەی سیاسی عێراقا بەشداری بکەن لە هەڵبژاردنەکانە بۆ ئەو ئامانجەیە کە ئەمانە بتوانن زۆرترین کورسی لە پەرلەمانی عێراق بەدەست بهێنن بۆ داواکردنی مافەڕاوەکانی کورد بەڵێ لە ڕابردوودا ئەمە کراوە زۆرتری ما بەدەست هاتووە لە ڕابردوودا ئەوەی کە تا ئێستا هەیە هیچمان نەدیوە ینی ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەر و نیوەی زیاتری خاکی کوردستانمان لەکیسدا ئەمە چه ئامانجەکە کە پێکابێت کە ئێمە بەدەستمان هێنابێت بۆیە حیزب ئامرازێکە بۆ گەیشتن بە ئەو ئامانجەی کە زۆرترین کورسی لە پەرلەمانی عێراقا هەبێ لە چوارچێوەی دەستوری عێراقا بتوانێت مافەکانی کورد بەدەست بێنێ بەڵام ئەمە لەلایەن حیزبەکانی ترۆ لەبار برا دەبێ ئەم هێزانی تر بتوانن ئەم ئامانجە بەدی بێنەوە بە پرۆژەی تر بە بەرنامەی تر بە پلانی تر بەنسبەت وەڵامی پرسیارەکەتەوە بێگومان هەنگاوێکی زۆر باشە هەنگاوێکی زۆر ئیجابیە بە تایبەت دوای ئەو ڕووداوانەی کە ڕوویدا بێ هیوایی یەک ڕووی کردوەتە ئەو مەنتیقە ئەو ناوچانە ئەو ناوچانەی کە ناوچەکێشە لە سەرەکانن کەرکووک ناوچەکانی تر کە زۆرترین پێشێلکاری مافی مرۆڤی تیاکراوە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەکرێ ئەم ئیتیلافی کە دروست بوو ئەم هاوپەیمانیتی کە دروست بووە لە نێوانم هێزانە هیوایەک ببەخشێتەوە بۆ ناوچانە تەنانەت بتوانم بڵێم ئەتوانن ببنە بەدیلێکی باش بۆ ئەوی هێزانی کە لەو پێش لەو ناوچان نەیانتوانیوە ئەوەی کە پێویستە بیکەن ئێمە لە کەرکووک نمونەی زۆر ناشرینمان پێشکەش کردووە لە ڕابردوودا ئەم هێزانی کە قسە لەسەر ئیتیلاف و هاوپەیمانەتی دەکەن یاخود قسە لەسەرەوە دەکەن کە پێکەوە یەک هاوپەیمانەتی بن تا ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش دوو ئاسایش دوو حکوومەت بوون لەوێ دوو دەستگای ئاسایشیانە دوو پۆلیسیان هەبووە یعنی ئەمانە نەیانتوانین لەوێش کە ناوچەیەکی ناکۆک بووە نەیانتوانین بە یەکگرتووی ئیش بکەن کەواتە لەباربردنی ئەم هیوایانە بە دەرەجەی یەکەم لە ئەستۆی ئەو هێزانەیە
بوونی هێزێکی تازە بوونی ئیتلافێکی تازە هاوپەیمانێتێکی تازە هیوا بەخشێتەوە بە خەڵکی ئەو ناوچانە یعنی دەکرێت ئەم هاوپەیمانێتیە بەو پرۆژانی کە هەیەی کە لە داهاتوودا پێشکەشی بکە بتوانێت سنگێکی بەهێز بێت لە پەرلەمانی عێراقا. بەڵێ ئەم هاوپەیمانەتێت دەتوانێت کە سنگێکی بەهێز بێت لە پەرلەمانی عێراقدا لە ناوچەکەدا بە تایبەت لەم ناوچانەدا لە ماوەکانی ڕابردوودا هەردوو پارتی دەسەڵاتدار ئەم ناوچیان بە سنووری قەڵەمڕەوی خوان و بە نفوزی خوان زانیوە شێتی و پارتی دموکرات دەتوانرێت کە ئەم لیستە کە لە سێلان پێکاتووە کە دوورن ئەجێندان دوورە لەم دوو هێزە سیاسی دەتوانن زۆرینەی دەنگەکان لەم سنوورەدا بەدەستبێن کە یەکێتی و پارتی بە سنووری خوانی دەزانن خۆی کەوتوتە سەر ئەو پرۆژەی کە ئەمان هەیەە بۆ ناوچەیە کەوتوتە سەر ئەوەی کە ئەمانیانەیە چی بکەن لەم ناوچانە ئەو خیتابێک کە هەیەە خیتابەکەیان تا چەند نەتوانێت ئەوەی کە داواکاری خەڵکی ئەو ناوچەیە بەمانی بگەیانێ ینی زۆر جار هەندێک دروشمی زۆر بەری قەدارن بەڵام نەتوانراوە وەکو پێویست ئەو دروشمانە بەجێ بگەێنرێت تا ئێسەشی لەگەڵ بێ ئەم ناوچانە زۆرترین یاخود ئەتوانە بڵێ خراپترین حاڵەتی گوزارانی خەڵکی تێدایە کەواتە پرۆژە پلان بە شێوەیەک بێ کە ئەوەی کە داواکاری خەڵکی ئەو ناوچەیە لەو پرۆژەیە ڕنگ بداتەوە ئەنی ئێمە هەرچەند بڵێن ئەم هێزانە ئەویان کردووە ئەمە نابێ بە پرۆژە دەبێت تۆ بزانی تۆ چیت پێ بۆ ئەم ناوچانە ئەو لیستی کە دروستت کردو ئەو پەیمانەتی کە دروست کراوە تا چەند نەتوانێت جوابی داواکاری ئەو خەڵکی ئەو ناوچانە بداتەوە. زۆر باشە کەواتە کورد پێویستە چی بکات لەسەر ڕای ئەو هەموو کێشانی کە لە ماوەکانی ڕابردوودا لەم ناوچانەدا هەبوو کورد ئومێدێکی نەما بۆ ئیتلاف لەم ناوچانەدا دەبێت چی بکە ئەم لیستە هیچ مەجالێکی هێشتوتەوە کە لایەنەکانی دیکەش بەشداری بکەن مەرزنی هەر پارتی دموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وابێ پلانی لیستەکەش هەر ئەوەیە کە بەکراوەی بمێنێتەوە کە هێزی تر بە هێزی تر لایەنی تر بە هەموو لایەنەکان بەشدار بن لەم هاوپەیمانێتەدا کەوتۆتە سەر ئەوەی کە ئایا تا چەند ئەو لایەنانەی تر ئامادەیان هەیە بۆ بەشداربوون لەم هاوپەیمانێتی یاخود لەم لیستەیە بەڵام بەگشتی نموزەجەکانی ڕابردوو ئەوەندە نموزەجی باش نەبوون کە خەڵکێکی وایەکی مابێ بە هێزەکانی دیکە هێزە دەسەڵاتدارەکان ئاواتی هەموو کورد ئەوە بوو کە هێزەکانی کوردستان بە یەکگرتووی بە یەکدەنگی بە یەک ڕەنگی بە هاوکاری بە یەکتر قوبوڵکردن بتوانن زۆرترین قورساییان لە بەغدا هەبێ و بتوانن هەنگاوێکی جددی و بتوانن داکۆکی کارێکی باشی مافەکانی خەڵک بن بە یەکگرتووی بە یەکدەنگی بەڵام بەداخۆ نەتوانراوە ئەمە بکرێن ڕابردووە دۆش پلان لەسەر داهاتوودا ئەنەی بە چاوخشانەوە بە ڕابردووتە زۆر باشە کاک پێشۆ جارێکی دیکە دەگەڕێمەوە لای بەڕێستان پێشتر لە ماوەی قسەکانتدا بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق هەڵبژاردننی پێکهێنانی لیستی هاوپەیمانێتی لە نێوان قەوارە سیاسیەکاندا بۆچی کورد لە باکووری عێراق لە هەرێمی کوردستان کە قەوارەیەکی یاساییە نەیتوانی واگە لەسەر ئاستی هەر سێ پارێزگاکەش کە ئێستا 4 پارێزگا ئەگەر نەیتوانی بێت قەوارەیەک بۆ هەڵبژاردنەکانی داهات و لیستێک پێک بێنێت بۆچی لانی کەم نەیتوانیوە لە ناوچەکانی مادەی 140 هەمووی بەیەکەوە لە هەڵبژاردنەکاندا بەشداری بکەن. بەڵێ من بەر وەڵامی پرسیارەکەت بدەمەوە من دەمەوێت کۆمنتێکی زۆر بچووک بازدەوە بکەم ناحەقی دەکەین ئەگە پێماوابی یەکێتی و پارتی پەرلەمانیان تعتیل کرد بەڵکەوە ململانەی بینی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بوو وای لێ کرد کە پەرلەمان تعتیل بیکە یەکێکە لە هەڵە زۆر گەورەکان کە پارتی دیموکراتی کوردستان ئەنجامیدا تەنانەت بەهۆی ئەمەوە من پێم وایە ڕەخنەباروی زۆریش تێدا کرا ناحەقیەکی تریش دەکەین ئەگە پێماوابی یەکێتی و پارتی حکوومەتیان ئیفلیس کرد بەڵکو تا ئەم چرکە ساتێ قسە تێدا دەکەیت یەکێتی حکوومەتی هەرێمی کوردستان پێک هاتووە لە سەهمی پارتی سەهمی یەکێتی سەهمی یەکگرتوو سەهمی کۆمەڵ سەهمی لایەنەکانی تریشەوە تەنانەت بە گۆڕانیشتەوە چونکە گۆڕان لە ماوەی ڕابردوو ڕاستە ئاوت کرا بەهۆی یەکێک لە هەڵەکانی پارتی دیموکراتی کوردستان کە لەوێشەوە پارتی یەکێک بوو لە هەڵە زۆر گەورەکان ئەنجامیدا کە مایخ گلەی بارانکردنی پارتیەوە بوو بەڵام ئەمە حەقیقەتەکەیە لە پرۆسەی هەڵبژار کە پەرلەمانیە
یەکێتی بە هاوبەشی بابەتەوەکەم بە هاوبەشی گۆڕان بە هاوبەشی گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ پرۆژەیەکیان هەبوو بەسەر چاو باش فەرموو بەسەر چاو من دێمە سەر پرسیارەکەی جەنابتانەوە کاتێک من لە سەرەتای قسەکانمەوە ڕوون هێمان بۆ کرد کاریگەریەکانی جیهان و ناوچەکە ڕنگدانەوەی دەبێت بەسەر کۆی هەڵبژاردننی عێراقیشا ڕێک ئەمە ڕنگدانەوەشی دەبێت بەسەر کۆی حیزبەکانی سیاسی لە جوگرافیای عێراقیشەوە بە نمونە حیزب هەیە لە بەرەوەی ڕامان یان گۆشەنیگای ڕۆ و سیاسەتی جیهانی بە فرانە دەوڵەت دەبێت بە هەمان شێوە کاریگەری ڕنگ دەدات و دەبێتە هاوپەیمانی لەسەر ئەم حیزبەوە بە نمونە ئەگەر قسە لەسەر جیاوازیەکانی نێوان شیعە بکەین خۆ لە ناو حیزبی داعوا کاتێک مالیکی تێڕوانینی نزیک دەبێت لە ئێران و عیبادی نزیک دەبێت لە ئەمریکا ئەمە ڕنگدانەوەی بەسەر ئەمی شقاقە ڕوودات ئێستا لە حیزبی داعواوە ڕوویداوە تەنان ئیش بۆ حیزبەکانی تریشەوە ڕاستە زۆر سپاس بۆ بەڕێستان مامۆستا کۆتا پرسیارم لە بەڕێستان نەگەر لە ماوەی نیو خولەکدا وەڵام دەیتەوە ئێوە ئومێدتان هەیە بۆی کە لە داهاتوودا کورد لە پرۆسەی سیاسی لە عێراقدا مافەکانی خۆی بەدەست بێنێت زۆر بە کورتی من بەنسبەت خۆمەوە ئومێدم هەیە کە کورد بە دەموچاوی تازە بە هێزی تازە بە هاوپەیمانەتێکی تازە بتوانێت مافە دەستوریەکانی خۆی لە عێراقا بچەسپێنێت و ئەوەی کە لە ڕابردوودا ڕوویداوە ئومێدمان هەیە کە لە داهاتوودا هەموو ئەو نەهامەتی و ئەو ناخۆشیانی کە بەسەر گەلی کووردا هاتووە لە داهاتوودا ئەو نەهامەتیانە نەمێنێت و هاوڵاتیانی کوردستان لە ژیان و زۆرزۆخێکی باشە ژیان بەرنەسەر. زۆر سپاس بۆ بەڕێز ناسێخ شێخ محەممەد بەرزنجی چاودێری سیاسی لە سودەکانمان لە شاری سلێمانی ڕاستەخۆ لەگەڵمان بووی هەروەها زۆر بەڕێز پێشڕەوەیسی چاودێری سیاسی لە سودەکانمان لە شاری هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان خۆشەویستانم بەم جۆرە کۆتاییمان هێنا بەم بەرنامەیەی گفتوگۆ تاڵخێکی دیتر خواتان.